ژیان کە بە ژانی لەدایک بوون دەست پێ دەکات ناڕەحەتی جەستەیی و دەرونی زۆرە. جا کەس لەمە بەدەر نییە، دڵنیابن هیچ کەسێک لەم سەر زەویەدا لە ئازاری جەستەیی و دەرونی بەدەر نییە. هەیە ئازارەکەی بەس جەستەیە، یعنی خی پەروەردگار سوبحان الله بەسەری کردوێتەوە جەستەی بەردەوام نەخۆشە. هەیە جەستەیەکی ساغی هەیە کەچی هەمیشە دڵ ناڕەحەتە، ئازاری دەرونی هەیە. کەسانێکیش هەن هەردووکیان هەیە، هەم لە ڕووی جەستەوە ناتەواوە، هەم لە ڕووی دەرونیەوە بە بەردەوامی خەمبارە. جا هەیە زۆرترە، هەیە ڕێژەکەی زۆرترە، بەردەوامترە، هەیە کەمترە و کاتیترە. لە سوورەتی ئەلبەلەدا خی پەروەردگار لە قورئانە من ناڵێم ئەو تەفسیرەی کە ژێرنووسی کوردی بۆ دەکرێ یان بە مەبەستێکی تایبەتی بۆ کەسێکی تایبەتی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم تەفسیر دەکرێت. ئەوە نا قورئانی پڕبەرەکەت و بەخشش هەندێک کۆدمان دەداتێ، کلیلێکمان دەداتێ. ئێمە پرۆگرامەکەمان باسی کلیلە. قورئان کە دەیخوێنیتەوە هەندێک کلیلێت دەداتێ، لە ڕێی ئەو کلیلانەوە دەستنیشانی شتەکان دەکەی بە پەیوەستبوونی ئاەتەکان بەیەکەوە. دەفەرمێت لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد. سوورەتی ئەلبەلەد ئاەتی 1 بۆ 4. پەروەردگار لێرەدا باسی سێ شتمان بۆ دەکا: المەکان، الزەمان، الئینسان. ئەوە کۆدەکەیەتی ئەم سیانە لەقەد خەلەقنا الئینسان فی کەبەد. بەهۆی ئەم سیانەوە مرۆڤ بەردەوام بە حکمەتی خی پەروەردگار لەقەد دڵنیا من خوا دەفەرمێ خەلەقنا بە حکمەتی خۆمان. ئەمە دانایی پەروەردگارە، ئەمە کاربەجێی ئەڵڵایە سوبحانەه وتەعالی. ئەلئینسان هەرچی مرۆڤێک لەم سەر زەویەدا هەیە، یعنی هیچ کەسی لێ دەرنەکردووە. فی کەبەد، فی بۆ ظەرفیەتە، یعنی حتا دەمری تۆ لە ناو چێشمە چێشمی ئەم ژیانەدایی، وەکو هێڵی دڵت بەرزی و نزمی ژیانت لە ڕێگادایە. ئەوە ژیانێکە کە دەبێت هەروە بێ. ناڕەحەتیەکانی ژیان لەم سوورەتەدا پێمان دەڵێ یەکەمیان ئەلمەکانە. جار هەیە ژینگەیەک بۆ تۆ دەبێتە مایەی ئازاری هەم جەستەیی هەم دەرونی. ئەگەر ئەو ژینگەیە ئەو شوێنە بەجێ بێڵی لەوە ئەچێت لە ژینگە و لە شوێنێکی ترا، لە شارێکی ترا، لە گوندێکی تردا، لە وڵاتێکی تردا باری دەرونیت چاک بێ و بژێوی ژیانت باش بێ.